عەبدولمەلیک کوڕی مەڕوان یەکێک جوێنی پێدەداتن، پێی دەرێ لەبەر ئەوەی ئەمە دیارین ئەتوو جوونمان پێدەدەی، ئەگەر ئەتوش دیاربای جوونمان پێدەدایەوە، بەڵام لەبەر ئەوەی ئەتوو دیارنی ئەمە وەڵابت نادەینەوە. لۆیەکە نەک بەخۆم وەسیەتم کردێ لەو منداڵەکانیشم کە لە ژیانیاندا هەوڵدەن شکات لە کەس نەکەن، شکات لە کەس نەکەن، چونکە خوایکی ڕەقیب هەیە لەسەر سەرمان و گەردەن و ملیشمان لە مۆچی باریکترە بەرامبەر هەر کەسێکی شکاتمان لێ دەکا. لە ژیانماندا هەوڵ دەدەین سەیف بین، سەلامەت بین، زەردەخەنەی بڵاو بکەینەوە. ئەگەر تەمەشا هەموو ڕسمەکانی من بکەی فێ دەکەنم، لایکی دەکەم، دەستی خزمەت لێوی خەندا بڵاو دەکەینەوە، چونکە تەبەسم فی وەجهی ئەخیکە سەدەقە. و خوای گەورەش نازانی کو پاداش، ئەمە یعنی ئێمە نازانین کو پاداشتی خێرەکان وەردەگرینەوە. با پێتان برێم ئەگەر بزانی کو پاداشتی خێرەکان دووەردەگریەوە ئەوەی کەلیمەیەشکتە ڕاست نییە، چونکە پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم دەفەرموێتن بەهەش دەزانی کووە هیچ چاوەک نەیدیتیان، هیچ جێیەک جێی لێ نەبووە، بە خەیاڵی کەسیشدا نایەت، چونکە کەسمان نازانین چەند نێژمان کردیان، کەسمان نازانین چەند ڕۆژ بە ڕۆژی بووینە، کەسمان نازانین چەند خێرمان کردیان. بەس دڵنیا بن دەکەن خوای گەورەی یەک مسقالە زەڕە، یەک ئیبتیسام، یەک گوشەی ئێستا کە دەیرێم کە ئەم نیازم ڕەزامەندی خوای گەورە بیتن بزر نابیتن، مەلائیکەتەکان دەنووسن و ئەو مەلائیکەتەی سەرشانیشم نازانی ئەمن لە بۆ ڕیا و سومعەیە یان لە بۆ خێرەیە، مەلائیکەتی سەرشانیشم نازانی، بەس ئەمن بەخۆم دەزانم و خوای گەورەش دەزانیتن، چونکە خێر مەرجی هەیە دەبیتن لا تبطل صدقاتكم بالمن والأذى منەتی لەسەر نەکەی ئەزیەتی نەدەی و لە بۆ ڕیای نەبی لە بۆ سومعەی نەبی، ئەو دوو ئیخلاسە دوو سەوابە، چونکە خوای گەورە دەوڵەمەندە خێرێکی ناوێتن میوە لە بۆی بینوێ لە بۆی برێن پیاوی باشە، چونکە خوای گەورە متەکەبیرە، خوای گەورە غەنیە، خوای گەورە منەتی بە کەس نییە. لۆیەکە ئەمە دەبێت سفەتەکانی خوای گەورە هەوڵدەین لە خۆمان بەردەستە و دروست بکەین بینینە ژیانی خۆمان کە خوای گەورە غەنیە، هەوڵدەین ئەمەش هەوڵدەین غەنی بین، خوای گەورە لێ خۆش بوو ئەمەش هەوڵدەین لێ خۆش ببین. خوای گەورە فێری کردینە لە پێغەمبەری نازدارمانەوە کە پێغەمبەر مەکاریمی ئەخلاق بووە. دەزانی مەکاریمی ئەخلاق هەر ئەوە نییە تو میوانەکەت هات نانی بدێ، ئەنانە ئەو حالە نییە. مەکاریمی ئەخلاق یەکێکیان ئەوەیە خەڵکت خۆش بووە، خەڵکت خۆش بووە، مەکاریمی ئەخلاقە، یعنی لە خۆتەوە کەونت خۆش بێت، چونکە پێغەمبەرمان ڕەحمەتەن لیلعالەمین بووە لە بۆ مسلمان و غێری مسلمان، لە بۆ هەموو کەسێکی نەکرد ئەوەندە، لە بۆ حیواناتی نەکرد ئەوەندە، لە بۆ دار و درەختیش، چونکە دەرێ ئەگەر چوونە جیهادیش داری مەبڕنەوە، ژینگە دۆست بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. یعنی لۆیەکە ڕەحمەتەن لیلعالەمین یەکەمی صیفەتی مەکاریمی ئەخلاقە، دووەمینیان وەفایە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.